پێشنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەیش ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەکە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان لەستەنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. کارانە بە ئەودەستێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن. داری وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوێک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسپێکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی ئازیزی پێشنگ TV. خۆشحاڵین کە من و هاوکارم نازەنین ساڵح دێنەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی بەرنامەکانی پێشنگ TV. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان دەی کانونی 2024 لا سێتەوە پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە ناڕەزاتی جەماوەریەکان و بە دروستریش سەبارەت بە ناڕەزاتی مامۆستایان و نانەوایان و ئەوانی کە لە ماوەی ڕابردوودا ئەنجام درراوە قسە و باسێکمان دەبێت. پاشان سەبارەت بە هێرشە درۆنیەکان بۆ فڕۆکەخانەی هەولێر و بۆ کوردستان بە هەنگشتی قسە و باسێکی ترمان دەبێت و لا کۆتاییشدا هاوکارم سەبارەت بە قوربانیانی شوێنی کار لە ساڵی ڕابردوودا چاوپێکەوتنێکتان پێشکەش دەکات. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لە گەڵماندا و بەرنامەکانمان دەوڵەمەندتر بکەن و ئەو پرسیار و سەرنج و تێبینیانەی ئێوە دەیخەنە ڕوو ئێمە ئاراستەی میوانەکانی دەکەین. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینرانی عزیز هەرۆک ئاماژەم پێداکە یەکەم تەوەری ئەمڕۆمان جارێکی تر دەرخانکردنی کاتە بۆ تاوتۆکردنی ناڕەزایەتیە جەماوەریەکان. ئەمڕۆژ تایر حەسەنمان لە گەڵدایە بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە. تایر حەسەن، ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوە و تەواوی گوێگران و بیستەرانی پێشنگ TV باش ماندوو نەبن. ئەوەش بڵێم کە پێشنیارمان بۆ هاتبوو کە تایر حەسەن لەسەر ناڕەزایەتی مامۆستایان قسە بکات. ئەوە وەڵامان بە
خواستی بینەرێکیش دایەوە. ئەمێ لەوە پرسم کە لە چەند ڕۆژی ڕابردوودا و دوێنێ بە تایبەتی خۆپشاندانی فراوانی مامۆستایان ئەنجامدرا و لە هەولێریشدا دوای ئەوەی کە حکوومەتی هەرێم بڕیاریدا کە نرخی دەنان ببێتە 1000 دینار، بەشێکی زۆر لە نانەوایانی شاری هەولێر مانگرتنیان ڕاگرت. ئەم شەپۆلەی تر لە ناڕەزایەتی دەربڕین و لە ئیدامەدانی بایکۆتی خوێندن لەلایەن مامۆستایان و ئەمی نانەوایان و زۆر ناڕەزایەتی تریش تعبیر لە چی دەکات؟ بە بڕوای من تعبیر لەوە کاکە یەک دەورەیەک تەواو بوو، دەورەی خۆش باوەڕی تەواو بوو، دەورەی سەرکوت تەواو بوو، دەورەی پەرلەمان و خەباتی پەرلەمانی و هەڵبژاردن و ئەمانە تەواو بوو، دەورەیەکی شۆڕش خەریکە کۆمەلگا پێێنێتە دەورەیەکی شۆڕش گێڕانەوە. مەسەلەی شۆڕش کۆمەلگا ئێستا هێناوێتێ بەر دەرگا و لەسەر مێزی هەردوو دەسەڵاتی یەکێتی و پارتی وەساون. بە بڕای من ئەمانە ئەو دیاردە کۆمەڵایەتیانن کە نیشانەدا کۆمەلگا خەریکە پێئەنێتە نێو ئاڵگۆڕێکی ڕیشەی و سەرتاسەریەوە، نە ئیسلاحات، نە چاکسازی، نە ئۆپۆزیسیۆنی ساختە، هیچ یەکێ لەم شتانە نەیتوانی یەک زەڕە لە ژیان و گوزەران و ئازادی سیاسی و بیمە کۆمەڵایەتیەکان و خزمەت گوزاریەکان یەک زەڕە ئاستی ژیانی خەڵک بەرەو پێش بەرێ بە پێچەوانەوە، بەڵکو هەتا هاتووە دەسەڵاتی میلیشیایی و مافیایی ئەم دوو حیزبە دەستیان گرتۆ بەسەر تەواوی سەرچاوەکانی ژیانە لە باج، لە گومرگ، لە بێئاوی، لە بێنانی، لە ڕفاندن، لە هێزی دەمامکدار، لە سەرکوتی سیاسی، لە ڕفاندنی هەڵسوڕاوانی سیاسی. هەموو ئەمانە نیشانەدا کە خەریکە سەرچاوەیەک بۆ ژیان لەو کۆمەلگەیە نامێنێتەوە. بە هەر حاڵ بۆیە خەریکە کۆمەلگا پێێنێتە یەک دەورەیەکی تازە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەسەڵاتی یەکێتی و پارتی. بە بڕوای من ئەوەی کە دوێنێ ئیدریس نانەوە زۆر بە خێرایی ئازادیان کرد، بەشێکی زۆری فشاری کۆمەڵایەتی کە لە سەرتاسەری کوردستانە زۆر بە خێرایی دەنیایەوە، نیشانەدا کە کۆمەلگە ئێستا وەکو حاڵەتێکی دەسەڵات دەزانێت کە کۆمەلگە ئێستا لەوانەیە وەکو حاڵەتێکی وەکەوەی تونس بە خۆسووتاندنی تەنیا یەک دەستگێڕێک، یەک تەقینەوەیکی جەماوەری دەستی پێکرد، دوایی هەر لە دەست دەرچوو بە هیچ شێوەیەک حکوومەت نەیتوانی بەر بەو لێشاوە گەورە فراوانە کۆمەڵایەتیە بگرێت. ئێستا کۆمەلگەی کوردستان لە ئەوها حاڵەتێکە، ڕۆژێ مامۆستایان، ڕۆژێ نانەواکان، پاشان ئاستی وشیاری خەڵک، هێواش هێواش ئاستی ڕێکخراوەی خەڵک، کە ئەمانە زۆر ئومێد بەخشن بەوەی کە ئەم دەسەڵاتە بتوانێت سنووردار بکرێت و سەرنجام لە کۆڵم کۆمەلگەیە بکرێتەوە. ئەمانە ئاستی ڕێکخراوبوون و وشیاربوونی ناڕەزاتیەکان دەبینن ئەگەر نمونەیەک و یان بڵێن ببینرێت. ئەزانی چۆنە من سێریکە ئەم لیژنەیە کە مامۆسایان پێکیان هێناوە چەندین هەڕەشە کرا، چەندین چاو لێسوورکردنەوە کرا، هەچی ڕێگای حیزبی و کادرە حیزبیەکانیان کە لە نێو مامۆسایان و لە نێو مدیرەکانە هەیانە چەندین کەسیان کڕیوە لە نێو ئەو بزوتنەوەیە، بەڵام بە هەڕەشە بە فریودان، هەتا بەوەی کە ئەمە بە زەرەری مناڵانە، ئەمە بە زەرەری جیدی ئایندەیە، یعنی جۆرە بەڕێخستنی کەمپینی ژەهراوی لە دژی مامۆستایان، پاشان بە هەڕەشەکردن، پاشان وەزارەت هەڕەشەی کرد، بەڵام مامۆستایان لیجانی جۆرا جۆریان دروست کردووە و لە ئاستێکی فراوانە گویان لێگیرێ، وەختێک بانگەوازەکەن هەمویان دێنە نێوجادا، ئەمانە ئاستێکی گرنگ و مهمە بۆ سەرکەوتنی هەر بزوتنەوەیکی جەماوەری. ئەمڕۆ جۆم لێ بوو کە نانەوەخانەکانی هەولێر باسییان کردوتیان ئێمە لیژنەیەکمان هەیە کە 400 بۆ 500 دانە نانەوە گوێگرێ لەم لیژنەیە، یعنی خود بە خود خۆیان لە نێو خۆیانە لیجانی جۆرا و جۆریان دروست کردووە کە گوێ لە یەکتریە گرن، مەشوەرەت بە یەکتریەکەن لە بەرامبەر بڕیاری حکوومەتە، بڕیارێکی جەبەروتی دەسەڵاتی پارتیە، وتیان نە و هەموو نانەوەخانەکانیان داخست هەتا بانگەوازیان کرد. تۆزێ پێشەسی گوێم لێ بوو وتی 1500 سەمنخانە و فڕن هەیە، شەسەی دوێنێ کردوێتەوە داواکارین کە سبێنێت شەسەکەی کەشی نەیکاتەوە. ئەمە یەک مانگرتنێکی سەراسەریە و ئەمە ئەو زەنگە مەترسیدارەیە کە دەسەڵاتێک 1000 هێزی دەمامکداری هەبێ، وەختێک هاتە مەیدان خۆی لە بەرامبەری ڕناگرێت. بەڵێ ئەگەر سەبارەت بە خۆپشاندانی مامۆستایان و ئیدامەدان بە بایکۆتی خوێندنەکان قسە و باسێک بکەین، چەند جارێک ئەمە بۆ جاری سێم بە پێم وابێت کە وەزارەتی پەروەردە داوا دەکات کە مامۆستایان بچنەوە هۆڵەکانی خوێندن و ئەوان کێشەکانیان لەگەڵ حکوومەتی ناوەندیدا
چارەسەرەکەن وە چەندجارێکیش وەکو هەواڵ بڵاو کراوەتەوە کە خوێندن دەست پێ دەکاتەوە بەڵام هەرزوو مامۆستایان بەرپەچی ئەمە دەدەنەوە دەڵێن تاوەکو یەکلایی نەبێتەوە خوێندن ئیدامەی نابێت ئەگەر لەسەر ئەمەش بۆ چوونی خۆتان بڵێن کە ئەم کێشمەکێشەی نێوان مامۆستایان و وەزارەتی پەروەردە چییە؟ پێش ئەوەی بجوابی ئەوە بۆ من باسی هینی بەغدا بکەم بەغدا وەک هەموو وەک مەسلەی موچە وەک هەر شتێکی تر کە دەسەڵات بەدەست ئیتاری تەنسیقیەوەیە بەدەست چارچێوەی هەماهەنگیەوەیە دەسەڵاتی محەممەد شیع سوودانی و نازانم حکوومەتیمانە نیە ئەوانن و ئەوانیش لە پەیوەند بە کێشمەکێش و پشوکردنەوەی دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد و یەکێتی و پارتی هەموو شتێکیان کردو بە مۆزوعێکی سیاسی لە بەرامبەر یەکێتی و پارتیە بۆی کە فشاریان لەسەردانێت بۆ نمونە ئەم مۆزوعی مامۆستایانە هەر ئەیخەن بەدوا ئەجیناگەر مامۆستایان خەڵکی کوردستان بەپێ حکوومەتەکەی عێراق بەشێکن لە هاوڵاتیانی عێراق دەبێت موچەکەی بە هەر حال بۆ کرێک بۆ مامۆسایان مهم نییە حکوومەتی هەرێمە یایان حکوومەتی بەغدا ئەیە سەر ئەنجام ئەمان کارێکیان کردووە بەرهەمی کارەکان دەبێ وەرگرن بۆیە ئەمە کراوە بە چێشمەکێشێ لە بینی حکوومەتی هەرێم و ئەم لە ملی خۆی لایەت و مەسئولیەتی لە ئەسۆی خۆی لایەت و خاتە سەر حکوومەتی عێراقیش لەژێر فشارە بۆ عدە و بەڵێن و هەریان هێن و یان بن سەرنجام ئەوەی کە تایە زەرمەندە هەر مامۆسایان و خەڵکی کوردستانە ئەمە ئەوە تا ئەو جێگەی بە مەسەلەی وەزارەتی پەروەردە و مامۆسایان نەگەڕێتەوە وەزارەتی پەروەردە و مامۆسایان نییە بەڵکو دەسەڵاتی یەکێتی و پارتی و مامۆسایانە کە بەشێکی سەرەکی لە خەڵکی کوردستان جارێ یەک تەبلیغاتێکی پوچی بێناوەڕۆکە کەن ئەڵێن مامۆسایان دژی مناڵانن ئەمانە دژی جیلی ئایندێ وەکەوەی کە مامۆسایان لە کونە دیوار هاتم لە دەرەوە هیچیان مناڵیان نەبێ ئەی باشە بەشێکی زۆری ئەو تەلەبانی کە لە مەکتەبەکانە ئێستا ناچنە دەوام مناڵی و مامۆسایانن بەڵام مامۆستایەک پاری پێ نەبێ ناتوانێت دەرز بڵێتەوە مامۆستایەک پاری پێ نەبێ ناتوانێت ڕوویەکی خۆش پیشانی تەلەبەکانی بە مامۆستایەک پاری پێ نەبێ مامۆستایەک ناتوانێت جوابی نیازی مناڵەکەی باتەوە مامۆستایەک ناتوانێت خواردن بۆ مناڵەکانی بکرێ مامۆستایەک ناتوانێت شکۆی بشتێ لە بەرامبەر ساحەب خانوەکەیە شکۆی بشتێ لە بەرامبەر قەرزی بەقاڵەکەیە ناتوانێت لە مەکتەب پێ بکەنێ و دەرز بڵێتەوە بە مناڵان ئەمە شتێکە ئەلفوبێ بەڵام ئەوەی کە تاوەکو ئێستا ئەم سەر بۆچی یەک پێشنیارێکی منەوەیە ئەم حرەکەتە دەبێت سەراسەری بکرێتەوە بۆی دەستکەوتی بەدەست بێت ئەزانی چۆنە یەکێتی و پارتی زۆر لەوە ئەترسن کە دەستکەوتێک بزوتنەوەی یەکجا بزوتنەوەی کرێکاری بێ بزوتنەوەی قوتابیان بێ بزوتنەوەی مامۆسایان بێ زۆر ئەترسن لەوەی کە دەستکەوتێک بەدەست بێت چ هەچەنە کەمیش بێ ئەترسن لەوە چونکە زانێ هەر دەستکەوتێک هەنگاوی تری بەدوایە هەر دەستکەوتێک ئیرادە زیاتر دەچێتە سەر هەر دەستکەوتێک ئاستی ڕێکخراوبوو زیاتر دەچێتە سەر هەر دەستکەوتێک تەوەقوعی زیاتر دەچێتە سەر چونکە خەسیسەکە وایە ئێستا سەیرکە لە هەرمە لە بەقاڵێ بپرسە بڵێ بازارت چۆنە ئەڵێ وڵی لەوەتی مامۆستا معاش وەرناگرێ و معاش نییە و فەرمانبەران معاش وەرناگرن بازار ڕستاوە لە خەیاتێ بپرسە هەر عینیشت لە سایق تەکسیە بپرسە هەر عینیشت کەوایە ئەم مەوزوعی کۆمەلگایە کەوایە دەبێت تەکسیەکان بۆ ئەوەی ئیشیان بڕوا پشتیوانی مامۆسایان هاتنە مەیدانی مامۆسایان و فەرمانبەران بکەن کەوایە نانەواخانەکان کە ئێستا و خەریکەنمان ئەگرن بۆ ئەوەی کە بتوانن خواستەکانیان بەدی بێنن پشتیوانی مامۆسایان و فەرمانبەران بکەن ئەم هاوکێشەیە کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ئێستا لە هەر کەسێک پرسی وەکو محەلیلێکی اقتصادیڵێ کاکە معاش نەبێ بازار وەستاوە ئیشمان ناڕوە کارمان ناڕوە هەر کەس بەپێی جێگەی خۆی لە نێو بەرهەمێنانی کۆمەڵایەتیە ئیشەکەی وەستاوە لە مامۆستا لە فەرمانبەر لە بەقاڵ لە سایق تەکسی لە کرێکاران دەبێت پشتیوانی مامۆستایان و فەرمانبەران بکەن بۆ ئەوی بتوانن خواستەکانی خۆیان بەدی بێنن نە لەبەر خاتری مامۆستایان و لەبەر خاتری فەرمانبەران بەڵکو لەبەر خاتری خۆیان بۆ خۆیان ئەم مەسەلەی کولی کۆمەڵگەیە بۆیە ئەگەر سەراسەری نەبێتەوە ئەگەر کرێکاران نێنە پشتیان هەتا قوتابیان مامۆسایان مناڵەکانیان بێنن لەگەڵ خۆیانە مامۆسایان خێزانەکانیان بێنن لەگەڵ خۆیانە دایک و باوکیان بێنن لەگەڵ خۆیانە ئەم مەسەلەیەکی سەراسەری کۆمەلگەیە بۆیە دەبێت بە پشتیوانی هەمەلایەنی هەموو لایەک ئەم مەسەلێ بەسەرکەوتن بگە دەنا هەر چونکە مامۆستا لە نێو بەرهەمهێنانی ئێسکرێکارانی نەود نییە کە ئەگەر بوەسێ حکوومەتە زەرەر بکە ئەم حکوومەتێکی نەخوێنەوە زۆر بۆی مهم نییە مامۆستا بچێتە مەکتەب و تەلەبە لە مەکتەب ژیانی فەوتیانە هەموو سەرچاوەکانی خوێندنیان کردووە بە کەشتی تایبەت جامیعەی تایبەت
مەکتەبی تایبەت هەموو ئەمانیان کردو بۆی کە حکوومەت و دەسەڵات خۆی بکشێنێتەوە شانی خۆی خاڵی کاتەوە لە وەڵامدانەوە بە پێداویستیەکانی سەرەتاییەکانی قوتابیانە. تۆ تەماشاکە من گوێم لێ بوو ڕێوازفایەق کە ئەیوت بۆ ئەوەی کە من بەردەوام بم لەسەرەوەی کە حیجابەکە بەسەرمەوە بێ هەموو قژی خۆمم بڕیوە بۆی کە دەموچاوم و قژم ڕووی ئەوەم نێت لە چکەکەم لا بم پیشانی خەڵکی بم. ئەمە سەرۆکی ئەنجومەنی یاسادانان بۆ لە کوردستانە کە بڕیاربا لەسەر خوێندن چۆن بێ ئاسی خوێنەواری چۆن بێ یاسایباری کەسێتی چۆن بێ ئازادی سیاسی چۆن بێ ئەمانە قەنە بڕیار و قەراریان بەدەستەوەی. بۆیە مەوزوعی شۆڕش لە بەردەم دەرگای هەمومانە کۆمەلگا ئێمەی هێناوە. ڕاستە حیزبی کۆمۆنیست ڕێگاچاری شۆڕش خاتە بەردەم بۆ خسوێتی بەردەمی کۆمەلگاوە پێ ئەڵێ کە چی بکە بەڵام بڕوا بکە ئەم لەحنە کۆمەلگە هێناوێتی هەم بۆ ئێمە هەم بۆ خەڵکی کوردستان. نیشانەکان دیارن دوێنێ ئیدریسی نانەوە بە جۆرێکی زۆر سادەوتی دەسەڵاتەکە تا ئێرە بووتەوە بووی تر خوا تا ئێرە هێناوە. ئەمە تەعبیرێکە لەوەی کە ئێستا من بەم شێوەیە باسیەکەم تا ئێرە هێناوەوتی تەواو بووە. ڕاستەکە یار و ڕوخانایان دەسەڵات. بەڵام ئاستی سەرکوتی دەسەڵاتیش لە جێگەیەکدایە کە دوودڵی ناکات لەوەی کە دەنگی ناڕازی بکات. دیمەنەکانمان بینیوە مامۆستا دێتە سەر شەقامەکان هەڵبە ساڵانی ڕابردوو پەلاماری دەدات ئەوە تا ئێستاش هەڕەشەی زۆر لە مامۆستایان دەکرێت ئەگەر نەچنەوە هۆڵەکانی قوتابخانە و لە زۆر لێدوانی مامۆستانە بیستمە کە هەڕەشە بوونی هەبووە. ئەگەرچی لە قسەکانی پێشووترتانە باستان کرد کە لە جێگەیەک لایتر ئەم هەڕەشە و سەرکوتانە نایخوات بەڵام لە ئێستاە چەندێک ئەم هەڕەشانە و ئەم سەرکوتانی دەسەڵات دەتوانێت جەماوەری ناڕازی سارد کاتەوە. بە بڕوای من ناتوانێت زانی چۆنە لە دەورانی ڕکوودا لە دەورانی بێئومێدیە لە دەورانی دەسەڵاتی کە وەختێک مەسلەی دەسەڵاتی سەرمایە یەکلاییە بێتەوە سەقامگیرە بێ ئیتر پۆلیسێک دەتوانێت 100 کەسی خۆپیشاندەر باتە بەرشەق و نەوێرە خەڵک نەوێرە بچێ بەگژیە. بەڵام لە دەورانێکە کە خەڵک وردە خەریکن ئیرادە پیاکەن لە دەورانێکە کە خەڵک ئەمە میکانیزمی کۆمەلگەیە مە شتێک نییە مندام هێنابێ ئەمە میکانیزمی هەر کۆمەلگەیەکە لە دەورانێکە کە خەڵک پشت دێن بەیەکەوە وردە ئیرادە پیاکەن وردە یەنە پێشەوە ئەنجا بە 100 پۆلیس ناتوانن 4 نەفەری خۆپیشاندەر سەرکوتکەن ئەوەیە معادلەکە پێشەوە نابێتەوە. ئێستا خەریکە کۆمەلگە پێێنێتە ئەم هەلوو مەرجەوە مامۆسایان ببینە کرێکاران ببینە نانەوەکان ببینە ئەم شتێک کە لە بەرامبەر قانونیەکە ئەمەی نانەوەکان ئەڵێ کۆمپانیایە کە نزیکی عیلەی بەرزانیە ئاردیان هەیە ئاردەکانیانێ ساختکەنەوە بۆیە یەکەم ئەیانەوە خەڵک بکەن بە گژی نانەوەکانە بڵێن ئەوە حکوومەتە بیر لەوە ئەکاتەوە کە نان هەرزان بێ ئەوە نانەوەخانەکانە نان گرانەکەن یعنی هەم خەڵک ڕوبەڕووی ساحەبی نانەوەکان بکاتەوە و خەڵک کا بە گژی ساحەبی نانەوەکان و تۆزێ ڕوخسارێکی شیرین و دژی ئینسانی بۆ حکوومەتەکەی مەسول بەرزانی دروستکە. بەڵام بناغەکەی ئەوەیە کە کۆمپانیایەکە کە سەر بە پارتی و سەر بە عیلەی بەرزانیە غەفور نازانم خۆشناوە شتێکی لەو بابەت هەیە ئاردێکی ئێجگار زۆری هەیە دەیانەوێت نانەوەخانەکان ناچار بکەن کە بچن ئارد لەوێ بکڕن. نانەوەخانەکانی ژەڵێن یەکەم پارەکەی زۆرە دووهەم ئەو ئاردەی کە ئەو هەیەی بە کەڵکی ئەوە نایەکە ئێمە لە بازاڕە بیکەین بەنا پاشان بێجگەل لە بێجگە لە پارەی مۆلیدە بێجگە لە پارەی کری پارەی نەوت پارەی غاز پارەی قەتعەکان کە هەڵیان واسیوە هەموو ئەم باژانەکە دەستیان کردو بە ناوگیرفانی خەڵکە و ئاسی ژیانی خەڵکیان هەتا خراپترین ئاسی هێناوەتە خوارەوە دەیانەوێت بەمە ئەم بزوتنەوە ناڕزایەتیە ئینکەن. بەڵام لە کاتێکە کە نانەوەخانەکان هاتوونەتە مەیدان و لە ئاسێکی سەراسەری ئەمانگرتنیان ڕاگەیاندووە ئەمە شۆچێکی ئێجگار گەورەیە بۆ پارتی ئەمە شۆچێکی ئێجگار گەورەیە بۆ پارتی ئەمە بە بڕوای من ئومێدێکەدا کە هەنگاوی لە بەرەو پێشتر بێت بۆ ئاستی ڕێکخراوبوون و بۆ دەرگیری هەمەلایەنەتر و فراوانتر و کۆمەڵایەتی تر. ئەگەر لەسەر ناڕەزایەتی جەماوەریەکانیش بە کورتی قسەیەک بکەین کە هەڵبەت ئەم ماوەی تەنها ماوەی ڕابردوو نەبووە کە خۆپیشاندان و مانگرتن و ناڕەزایەتی جۆرا و جۆر لە کوردستانە دەربراوە مێژوویەکی هەیە ساڵی ڕابردووش بایکۆتی مامۆستایان بوو چەندی ناڕەزایەتی و خۆپیشاندانی جۆرا و جۆری تر ئەنجامدرا بەڵام بە کەمی دەستکەوتەوە دەگەڕانەوە.
هۆکار چییە؟ خۆشتان ئاماژەتان بەوەدا کە دەسەڵات زۆر کارەکە بۆ ئەوەی کەوترسی لەوە هەیە کە ناڕەزاتیەکان بە دەستکەوت نەگەن. بەڵام بۆچی هێندە کەم دەستکەوت بۆ چی بکەن بۆ ئەوەی کە دەستکەوتی زیاتر بچنەوە؟ دەسەڵات ئەو پڕی هەوڵەدا نەک ئەوە نییە کە ئەڵێ پارە نییە کە ئەڵێ ئیمکانات نییە کە ئەڵێ پارە لە بەغداوە نایە کە هەمووەمانە قسەی پڕوپوچن بڕوا ناکەم مناڵێکی سەرەتاییش قانعکە. بەڵام بۆچی ملنادن بە داخوازیەک دوو ڕێگەی هەیە. یەکێکیانەوەیە کە هێشتا سەراسەری نەبووتەوە، هێشتا فشارێکی سەراسەریتر نییە. بۆ نمونە زۆرتر منتیقەی سلێمانی لە چەند ساڵی ڕابردووە گرتووەتەوە و منتیقەی هەولێری نەگرتووەتەوە. ئەمە بەشێکی بووە. بەشێکی کەیەوەیە کە ئەم دەسەڵاتە ئەزانێ ئەگەر ملبا بە خواستەکان ئەو پڕی هەوڵە من نەدا بەو خواستانە نەیکات ئەو بزوتنەوەی دەستکەوت بەدەست بەدینێنێ چکۆ زانێت بەمەوە ناوەستێ وە سەر ئەنجامی ئەم حرەکەتە شۆڕژگەر تبدیلە بێ بە حرەکەتێکی شۆڕژگەڕانە سەرنجام دەسەڵاتی خاتە ژێر پرسیارەوە. دەزانێ ئەو خەڵکە لەسەر چ بورکانێک لە نەفرەت و تووڕێی و ڕقوچین ڕاوەساوە. دەزانن زۆر باش دەزانن لە ئینتیخاباتەکانە دیارەکە دەزانن لە ناڕزایەتی خەڵکا دیارەکە دەزانن کە میکرۆفۆنە خەیتە بەردەمی خەڵک بە ژن بە پیا و بە پیر بە مناڵەوە دەزانن هەموو ێزانن خۆشیان وتویانە خۆیان وتویانە بافڵ تاڵەبانی وتی خەڵک ڕقی لێمانە خەڵک بێزی نایە بێتە سەر سنووقەکانی دەنگانەوە قسەی خۆیانە قسەی تازە شەم ساڵی پارە بۆیە دوو ڕێگەی هەیە بۆی کە ئەم دەستکەوتانە بەدی بێ پێشووتر وتم دەبێت سەراسەری بکرێتەوە دەبێت مامۆستایان و فەرمانبەران پشتیوانی کرێکارانیان بۆ بێت پشتیوانی قوتابیانی زانکۆیان بۆ بێت پشتیوانی بەشە جۆراوجۆرەکانی کۆمەلگایان بۆ بێت پشتیوانی کرێکاران زۆر مەسەلەیەکی حیاتیە بۆی کە بتوانێت ڕێجی ئابووری ئەم دەسەڵاتە وشکە زۆر مەسەلەیەکی حیاتیە ئەگەر کرێکاران بێنە پشتی سەو نانەوەخانەکان هاتوون ئەمە مەسەلەیەکی زۆر مهمە تۆ تەسەور کە لە هەولێرە یەک مانگەم نانەوەخانان دابخرێن یەک تیکەنان لەسەر سفرەی هیچ ماڵێ نابینیت لەسەر تیکەی یەک تیکەنان لەسەر سفرەی هیچ ماڵە سەرمایەدارێک نابینیت ئەمە زۆر ڕووداوێکی مهم و گەورەیە لەبەر چی لەبەروی نانەوەخانەکان نانەخە لەسەر مەطعەمەکان نانەخە لەسەر سفرەی ماڵەکان نانەخە لەسەر دایرە و چوزانم شوێنە گەشتیاریەکان و هەمووانە بە هەرحاڵ بە جۆرێک کۆمەلگە ڕاوەستێ ژیانە وەستێ بۆیە دەبێ هەموو کرێکاران مامۆستایان سایق تەکسیەکان بەقاڵەکان خەیاتەکان هەموو ئەوانەی کە ناڕازین لە مۆزعیەتە بێنە پشتی ئەم حرەکەتە لەبەرەوەی ئەم حرەکەتە حرەکەتێکە بۆ قوت و ژیانی خەڵک بۆ ئایندەی مناڵەکانی و مامۆستایان دەسەڵاتێک قوتابخانەی بۆ مهم نەبێ دەسەڵاتێک مامۆستای بۆ مهم نەبێ دەسەڵاتێک شەق با لە مامۆستا ئەو دەسەڵاتە بەس شایەنیەوەی لە حاویەکانی قەراقشارەکانی سلێمانی و دووهۆک و هەولێرە بینێژی بۆیە ڕێگەکەی شۆڕشە هیچ ڕێگەیەک لە ئارادانیە ئەم بزوتنەوەی کە ئێستا کەوتۆتە ڕێ بۆنی شۆڕشی لێە دەبێت بۆنی شۆڕش بکات بۆنی کۆتایی هێنان بەم دەسەڵاتە بکە ئەم دەسەڵاتە ڕێگرە لە بەردەم هەر جۆرە چاکسازی و ئاڵوگۆڕێکا بە قازانجی خەڵک هەر کەسێ بەتەمایە ئەم دەسەڵاتە یاوە مانگی پێنجیاندانە بەحساب انتخابات کرێ ئەمریکا تونیانەکە کامە انتخابات کرێ خۆیان نەزانن خەڵک ناچێتە سەر سنووقەکانی دەنگدان خۆیان نەزانن خەڵک دەنگیان پێنادا خۆیان دەزانن خەڵک خوازیارە یەک دقە زووترەمانە بڕۆ بۆیە ڕێگەکەی هەرەوەیە کە پشت بنێن بە پشتیەکەوە دەستکەوتەکان بەدی بێنێ سەرەتاییترین شتەوەیە کە تۆ مانگێک کاری کردۆ معاشەکەت وەرگری ئەمە چ هینێکی تایەمە ئەخر معاش نەبێ بەیانی ناتوانم بچمە سەریش ئەمە شتێکی ئەلفوبێ من بۆ ئەوەیە کرێکاریەکەم کرێ ئەمڕۆ وەرگرم بۆی بەیانی بتوانم بێمە سەر ئیش بتوانم ئیش بکەم ئەگەر کرێکەم نەیتێ ناتوانم بەیانی بێمە سەر ئیش ئەم هاوکێشەیە قورسە ئەم دەسەڵاتە نایەوێ بیدا دەیەوێت قورشی ئەو خەڵکە بکرێ و خەڵکە لە ڕسوایی ڕابگرێ بێ ئیرادەی بکە شکۆی بشتێنێ بەڵام خەڵک کە پشتیان ئێستایان ناوە تۆ تەماشاکە لەم کاتەیە لە هەموو کاتێ زۆرتر خەڵک بیرفانی بەتاڵە بەڵام لە هەموو کاتێ زۆرتر ئەم دەورەیە خەریکن پشت دەنێن بە پشتیەکەوە ئەمە ئومێد بەخشە دەبێت گەشەی پێ بزێ دەبێت یەکگرتوو ڕێکخراو بکرێت بۆی کە بە سەرکەوتن بگە ئەگەر قسەیەک ما بێ سەبارەت بە ناڕەزایەتی مامۆستایان و لێرە بەدواوە سەبارەت بۆ بایکۆتی کە بڕیارە بەردەوام بن تاوەکو دوایین وەڵامی خۆیان وەردەگرتنەوە فەرمون بە کورتی من فقط ئەو ناڵێم ئەو لیژنانەی کە مامۆستایان دروستیان کردووە
بچن سەردانی شوێنەکان بکەن بانەواز بکەن تا بەتایبەت ئێستا وەسائلی گەیاندنی دەنگ بە یەکتری بەپێی تەکنۆلۆژیایەکەوە کە هەیە ئاسانترە دەنگیان بگەێنن بە سایق تەکسیەکان دەنگیان بگەێنن بە مەطعەمەکان دەنگیان بگەێنن بە کرێکارانی شوێنە جۆرا و جۆرەکان لەم بارەیەوە دەنگی کرێکار و ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لەم بارەیەوە تەلەڤیزۆنی کرێکار دەتوانێت دەوری ببێ ئەم دەنگانە بگەێن بەیەک بچن لەگەڵیان دابنیشن بڵێن پشتیوانیمان بکەن دەبێ ئەم حرەکەتە بە تەنیا مامۆستا و فەرمانبەر نەبێ لەبەرەوەی بە ژیانی هەمویانەوە بچن سەردانیان بکەن ئەو لیژنە اینجا مەسەری هەولێر و سلێمانی زۆر مهمە ئەم حرەکەتە تێکەڵاو بکرێ لەگەڵ یەکتریە ئامان ینی سەرکەوتن بەدەستدەێنێ بەهانەیەکە تا بەدەستی چێتی پارتیەوە نایڵێ کەەوە فقط منتیقەی سلێمانی منتیقەی هەولێر هیچ و ئەوانە نیشانەدا کە خەڵکی هەولێریش و مامۆستایان و فەرمانبەران و کرێکاران و نانەوەخانەکانی هەولێریش نەفرەت و بێزاری و ناڕەحەتیان لە بەرامبەر دەسەڵاتی پارتی لەوەی سلێمانی کەمتر نییە بۆیە ئەم ناڕزایەتێ دەبێت تێکەڵ بە یەکتری بکرێەوە دەنگیان بگەێنە بە یەک و هاوپشتیەکی سەراسەری لە کوردستانە دروست بێ تا بتوانێت بە سەرکەوتن بگە ئەگەر چی وتم دوا پرسیاری بوو بەڵام پرسیاری بینەرێکیش بێنەوە سەر شاشەکە و ئاراستەی ئێوەی بکەین دەوترێت پرسیارەکە دەڵێ ئایا خەباتی سیاسی و ناڕەزایەتیەکان لە کۆتا قۆناغەکانی تاقیکردنەوەی دانیە زانی چۆن لەم مەملەکەتە هەموو شتێ سیاسیە ینی داوای نان کە سیاسەتە وەکو سوید نییە یا وەکو نەرویج نییە بە هەر حاڵ خەڵکێک بۆ ریفۆرمێک داواکە کە سیعری بۆ نمونە سەمون سنتێک کەم بکرێتەوە یا سنتێ 2 سەمون زیاد بکرێ ئاوا نییە لەم وڵاتە هەم دەسەڵات دەزانێ هەم خەڵک دەزانێ کە ئەگەر پاشەکشەی پێ بکە معاشەکەی لێ وەرگێ بەیانی شتێکیکەی لێ داواکە بەیانی لێ بۆ کارەبانیە بەیانی لێ بۆ ئاو نییە خەڵک ئیرادەی زیاتر پیاکە خەڵک ئیعتیمادی بەخۆی ئەچێتە سەرەوە بەدەست نەهێنانی دەستکەوت ئیعتیماد زەعیفەکە ئەڵێ ینی لەو عیبارەیەن جایەتە پێشەوە چیمان نەکرد چیمان بەدەستهێنا هات چیمان لەدەست هات کردمان هیچمان بەدەست نەهێنا کاکە هیچ شتێ فایدەی نییە ئەم شتانە ڕەواج پیاکە لە کاتێکە کە دەستکەوت بەدەست نێنی بەڵام لە کاتێکە دەستکەوت بەدەست بێنی دڵی ئەوەی کە کردمان هی ئەوە بوو پشتمان نابوو بەیەکەوە کەسانێکی ژەگەر نەهاتبوونە تا ئەو کاتە نەهاتبوونە نێو ڕیزەکانەوەی یەن ئەوەی کە دراوسەکەی دوێنێ نەهاتبوو ئەمڕۆ بۆ بەیانی دەچێت چکە دەزانێ ئەوەی کە بەدەست هاتووە گلەیی لە خۆیە کاکە بۆ نەچووە ئەوەی کە بەدەست هاتووە بۆ ئەمیشە بۆ هەموو مامۆسایان و فەرمانبەرانە بۆیە ئەوەی کە زۆر مهمە ئەوەیە کە هەموومانە سیاستن دەسەڵات دەزانێت سیاستن تێکەڵ بە سیاست بووە تێکەڵ بە ژیانی کۆمەلگە بووە داوای کارەبا بکە یەکسەر مەسەلەی گەندەڵیەتە پێشەوە ئێ مەسەلەی گەندەڵی یەکسەر کولی هەرەمی حکوومەت و دەسەڵات دەکەوێتە ژێر پرسیارەوە بۆیە شتەکان هەمی بەیەکەوە تێکەڵاون و هەموو سیاستە و ئەوانەیە تاهیر حەسەن زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوە بۆ گوێگران و بیسەرانی پێشەنگ تیڤی زۆر سپاس زۆر سپاس ئازیزان وچانێکی بچووک و پاشان سەبارەت بە هێرشە درۆنیەکان لە کوردستان قسە و بەسەکمان دەبێت لاگەڵمان بمێنەوە مەڵای بینەرانی عەزیز ئێستاش چاوپێکەوتنێکمان دەبێت لەگەڵ جەمال موحسین ئەندای مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان سەبارەت بە هێرشە درۆنیەکان بۆ سەر فڕۆکەخانەی هەولێر و بۆ کوردستان بە گشتی جەمال موحسین ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت ئەم کاتتان باش و هیوادارم بتوانین بەنامەیەکی بەسوودمان بێت هیواداری لە ساڵانی ڕابردوودا هێرشی درۆنی بۆ سەر کوردستان دیاردە بووە کەم نەبووە بە تایبەتی بۆ سەر چالاکوانان و بارەگای هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا و ئێران کە لە کوردستاندا بوون و هەروەها هێرش بۆ سەر فڕۆکەخانەی عربەت و کۆمەڵێ لەو ڕووداوانن کە دێنەوە یاد بەڵام لە ماوەی ڕابردوودا زیاتر هێرشەکان ڕووی لەو بنکە و بارەگایانەی سەر بە هێزەکانی ئەمریکا بووە و ئەمەش بە تۆڵەکردنەوە دەکرێت ئەوەی کە ئیسرائیل لە غەزە لە بەرامبەر حەماسە بۆ نمونە ئەنجامی دەدات لێکدانەوەی ئێوە چییە بۆچی ئەم هێرشە درۆنیە زۆرانە لە هەرێمی کوردستانە ئەنجامەدرێت و بۆچی هێزەکانی ئەمریکا کراونەتە ئامانج بەڵێ
سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە. هەڵبەتە ساڵانی پێشوش وەک لە قسەکان تا هاو ئێمە هەمیشە بینیومانە کە بەڕاستی تەدەخول و دەخاڵەتگەری سەربازی و هاتنە ناوەی سوپای وڵاتانی دراوسێوانە بۆ کوردستان بە جۆرێک شتێکی هەمیشەیی بووە ئەتوانین وا بڵێن. بەڵام طبعاً ئەمەش هەمووی سیاسەتی دەخاڵەتگەری ئەو وڵاتانە و نفوس پیاکردن و سایەکێشان بەسەر سیاسەتی چ عێراق چ کوردستانە بووە بۆی ئەوان بتوانن دەور و دەخاڵەتی خۆیان زیاتر بکەن لەم منطقەیە و بیکەنە چوارچێوەی نفوزی هەیمەنە و دەسەڵاتی خۆیان با بڵین. ئەوە معلوم بووە کە بۆیە هاتوون لە ئۆپۆزیسیۆنەکانی وڵاتەکانی خۆیانیاندا و لەناو کوردستانە بۆمبارانیان کردو، خەڵکی مەدەنی پێوە بوو هەم ئەوانە بووە و هەتا ئاستی درۆن و ئەوانەش کە شاهیدی بووین بەڕاستی بە تایبەتی ئەم چەند ساڵەی ئەخیر کاینی درۆنەکان نراون بە ئۆپۆزیسیۆنەوە. بەڵام ئەمەی کە ئێستا لەم هەلومەرجە تازەیەی ناوچەکەیە ڕووەدا ڕاستەوخۆ پەیوەندی بەم جەنگەوە هەیە کە لە غەزە هەیە، بەم هێرش و با بڵین وەحشیەتەوە هەیە کە حکوومەتی ئیسرائیلی لە دژی غەزە کردوێتی و ئەمە زۆر شتی هاوکێشەی سیاسی و سەربازی هێناوەتە ناوە بۆ مەسەلەیە. ئەوەکە بینین ئێمە ئەم جەنگە بۆ طبعاً وەکو ئامانج و ئەوانە بۆ ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە حیاتین. ئیسرائیل خۆی لەناو خۆیان لەلایەک لەسەر بورکانێک لە ناڕزایەتی خەڵکی کار و زەحمەتکێشی ناوخۆی بوو، لەلایەک لەگەڵ باڵەکانی تری بۆ ژوازی و ناو دەسەڵاتە با بڵین سەبارەت بۆ قەیرانی تێکەوت و توانای وەڵامدانەوەی نەبووە. طبعاً ئێوێ مەسەلەیەک لە ناوخۆ سەرنجی ناوخۆ ڕابکێشێ بەرەو شتێکی تر. ئەمە یەکێک لە سوودەکان یەکێکترەوە لەناو ئەم هەلومەرجە تازەی جیهانە کە بە دوای جەنگی بە تایبەت بە دوای جەنگی ئۆکرانیایە بینیمان کە وڵاتەکان لە هەوڵی دابەشکردنەوەی جلهێزەکان مەبەستن لە هەوڵی دابەشکردنەوەی جیهانان لە هەوڵیەوەن کە نفوزی خۆیان هەرێکە لەم ناوچانە بەرنە پێشەوە. یەکی لەو ناوچانە کە هەمیشە پێگە و نفوزی ئەمریکای تیا بووە بە شێوەیەکی گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە، وایەکی لەوانە لە نێو زمنیوانەی عێراق بووە. وەگە بینین وەختێک ئەم هێرشانی ئیسرائیل کراوە شتێک بە ناوی دژایەتی کردنی ئیسرائیل، شتێک بە ناوی مقاومەتی ئیسرائیلیشەوە لە ئارایە بووە. ئەوەنی بە ئەمریکا گەڕێتەوە بۆیە ئەم جەنگە بۆی حیاتیە تاکو بڵێ لە چوارچێوەی هەلومەرجی تازە شاکە ئەم هێزدا بەشکردن و یان نفوزدا بەشکردن لە نێوان هێز و زلهێزەکان وڵاتانی بۆژوای جیهانیا دێتە پێشەوە. ئەو لە ئیستقرار پێکردنی لە قەوسا کە خۆیان ئەڵێن ئیستقرار پێکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێگەی ئەسلی ئەمریکا بێت. ئەمریکا ڕسمی سیاست بکە، ئەمریکا ڕسمی مەسەلەی ئاسایش و ئەوی پێڵێن ئاسایش و بەرنامەی ئاسایشی خۆیان بکە، ئەمریکا تهدید بکە کە مەسەلەی ئاوەدانی دوای جەنگ و ئەمانە کەچێکن، یعنی بە معنای هێزی ئەسلی و ئەوەڵی بێ. بەڵام لە کاتێکی شابەبوونی دنیای چەند جەمسەریەوە ئەم شتە هەروە بە ئاسان لە ئەمریکا قبوڵ ناکرێت. بۆی ئەمریکا بینین بۆی بتوانێم ئامانجەی ببینێ بە چەندین کەشتی جەنگی هێناوەتە ناوچەکەوە و هێزە سەربازیەکانی زیاد کردو، پشتیوانی بێدریغی مادی و سەربازی لە ئیسرائیلەکە بۆی کە ئەم جێگۆڕێگەی بە هیچ جۆرێک نیەتە خوارەوە. ئەبینین لە مقابلی شاوڵاتێکی وەکو ئێران کە ئەویش خۆی هەڵواسیوە بە مقاومەتی با بڵین بارحاڵ لەژێ ناوی مقاومەتی خەڵکی فەڵەستین لە دژی ئیسرائیلە. ئەبینین جەماعەتی حەماسە، حتا هێزەکانی حوسیە لە ئێمن کە ئێران بە ینی پاڵپشتیانەکە بە ڕاستە و خۆی جەماعەتی با بڵێن حیزبوڵای لوبنانی ئەوانن، ئەوانیش وەکو بەشی ئەمبەرەی بە هەرحاڵەڵێن طبعاً لەنژێر ناوی مقاومەیە دەناوانیش ڕاست ناکەن درۆکەن مەسەلەکەیان بۆ ئەوە نییە کە میلیتاریزم و سەربازگەیی و بە سەربازگەی کردنی ئەم ناوچەیە بە تەواوەتی ڕەت بکەنەوە. ئەڵێن وەختێک ئەم مەسەلەیە یەکلاییە بێتەوە و دابشکردنی ئەم ناوچەیە بێ ئەمریکا بێ پێگەوڕێ جێگەی ئێمەش بەڕاستمی بناسێ قایل بێەوە بێ ئێمە جێگەمان بێ لە نێو هاوکێشە. بۆیە سەرە لە قاکەن لە بەرامبەریە ئەم درۆنانی کە لە مەقیرانەیە بە تایبەت بە هێزەکانی هاوپەیمانان و با بڵێن ئەمریکایان دێ لە
هەولێر و لە کوردستانە و لە ناو عێراقشا بینین بەرژەوەندیەکانی کەوێتە ژێر پرسیارەوە ئەوەیە کە ئەم بەرەکەشی پێ بڵێ ناوانیە سبەینەی داهاتووش تەنها لەژێر کۆنتڕۆڵ و هینی تۆیە بێ وابێ جێگەورەگە بە ئێمە بدرێ لەم نێوەیە وەکە بینین طبعا ئەوانیانەوێ بیان و بە حیزبوڵا بگرن و لیان بدەن ئەوانیانەوێ بیان و بە حوسیەکان بگرن و حوسیەکان حتا خەتی اقتصادی لە منطقەکەیە با بڵێن ئەگرن و ئەوانەیە ینی وەک هێزێکی ساحب دەسەڵات لە ناوچەکەیە نەکرد ینی لە ئێمە و دەوروبەریایانەوە دەربکەون هێزێک کە نفوزی هەیە ئەسکەری خۆی هەیە پارۆپولی ئێرانی لە پشتە ئەمانەوە ئەکات کە فراوان بوونەوەی ئەم میلیتاریزمە بۆ ناوچەکان هیچێکی نەو ناوچانە کە نفوزی ئەمریکا تایە کەوتوۆتە ژێر پرسیارەوە عێراقە وەکە بینین بەشێ لە هێزەکانی لە ساڵانی پێشوە پاشەکشە پێکردەوە ئێستا بە جۆرێک بە پێی حکمی و هەژمونی ئێرانیش لە ناو عێراقا مەسەلەی نەهێشتن و نەمانی ئەمریکا لە عێراقا هاتووتە سەردەمی سیاسەتمەدارانێک کە پاڵیان بە پشتیان بە پشتی ئێرانەوە هاتووە بینی مەسەلا حەشت شعبی کە ئێستا هیچ پشت و پەنایەکی تری لە وڵاتانی بەو جۆرەی پێشوە لە وڵاتانی عەربی ئەوانە نییە بۆی مهمە کە ئەم شتەی ئێران تەئمین بکە و بۆیە بینی ئەم تەحەدایە کە ئەکرێ لە بینی حەشتی شعبیە یا بە پێچوانە ئەمریکا لە دژی حەشتی شعبییکە ئەم مەیدانەیە کە بۆ ئەمریکا و ئێران هەیە بە معنایەک درۆنی ئێران و هێزە موالیەکانی ینی هێزەکانی و هێزانی کە پاڵیان بە ئێران و داوە بۆ ئەمریکای تاکو پێ بڵێن ناوانە هەم ئەوەی کە خواستی چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا بەرزەکەینەوە هەم ئەوەی کە ئەتوانین لە بەژەوەندیەکانت بدەین یعنی ئەبێ جێگەورەگەمان پێ بدرێت ژنا مۆزانین لەباری واقعیەوە ئەگەر وەکو مەسەلەی جەنگ و تواناوی ئیمکانیاتی خۆ حەشتی شعبی لە چاو میلیتاریزمی ئەمریکیە چییە حتا خودی ئێران هێزێک نیە لەباری عسکەری و ئیمکانیتی ئەوەی بێ ئێستا لوتی ئەمریکا لەباری سەربازی و پشکێنێ بەڵام بەم جۆرانە و بەم بیان و پێگرتنانە و بەم لە قەوسا من هەک بنم شەڕە درۆنانە کە ئیکەن بۆ ئەوەی کە بڵێن ئابەڵێ بێست بینی جێگەورەیگە بوو ئێمەش قایل بێ دەنالێت قوڵناکەی نەتوانین بەژەوەندیەکانت لێ تێک بدەین کەمی بکەینەوە نێڵین بەخواستی خۆت بێ بەتەنیا ئەسلی مەسەلەکە ئەمەیە ئیتر هەچ جۆرە ڕاگەیاندنێکی تر کە لەو بیناییدەن هەموو لە پێناوی ئەوەیە کە قازان بەم ئەسڵ و بەم بەژەوەندی گشتی بگەێنێ ئەی لێرەدا ئەگەر ئاوڕێک لە حکوومەتی هەرێمی کوردستان بدەینەوە لەم دۆخەداکە ئەرکی بەرپرسیارەتی سەلامەتی هاوڵاتیان و ئەو جێگەی کە حاکمە بەسەریەوە بەگشتی ڕوو لە حکوومەتە لێرەدایەوە حکوومەتی هەرێم کوردستان چۆن هەڵدەستەنگێن و بەتایبەتی کە ئەم هێرشانە دڵ و دڵە ڕاوکە و ترسی خستۆتە نێو خەڵکیەوە ئەزانی بەڵایەک کە بەسەر سەری خەڵکی کوردستانەوە ئەم حکوومەتیاریەم و ئەم پێکاتی دەسەڵاتی ئەحزابی میلیشیاییە کە لە پێشیانەوەیشێتی و پارتی و ئیتر شاگردەکانیانە بەڵای سەرسەری خەڵکی کوردستان بەڕاستی ئەمانن هەرچی لە ساڵی 91ەوە بەسەر ئەم کۆمەلگایەت لە دزی و تاڵانی و فەرهودێک کە بە ئاشکرا بە بەرچاوی و خەڵکەوە کردویانە لەوەش بگەڕێی نەئەمنیەتی شەڕنانەوە لە ناو خۆیانە هەرجاری بە ئەم حیزبیانە گەڵ و حیزبیان دواتە دەسراشێشانی ئەم دەوڵەت و دەوڵەت خۆیان کە ئێوان بۆ مەسەلە بوو ئەوان کە ئێوان بۆ مەسەلە بۆ خەڵک لە بەینا سەلامەتە بێیان نە ئەسڵەن خۆیان بەشێکن لە نانەوەی بێسەلامەتی لە دژی خەڵکی کوردستان بە هەر حاڵ هەر جۆرە تەوقعێک هەر جۆرە شتێک لەوەی کە ئەمانە سەلامەتی خەڵک پارێزن وەک ئاسنی سارکوتان وایە من بەبستنەوە ئەگەر لە ناو خەڵکە کەسێک پێیوا بجا نائێسا ئیترەمە ئەرچی حکوومەتی هەرێم خۆی بەشێکە لەم پرۆسەیە ئەسڵەن لە ساڵی 91ەوە لە ئاسمانی ئەمریکا و غەربەوە دەسەڵات بەربوو کۆشی ئەوان و ئەوانیان کرد بە حەسی بەژەوەندیە سیاسی و ئابوووریەکانیان لە عێراق و لە کوردستان و لە مناوچەیە ئەمانە شاگردی ئەمریکان ئەمانە ئێستاش هێزەکانی پێشمەرگیان بەوەشەوە کە لە سا پەنجەی بودجەکەی لەم چەند ڕۆژەی پێشوە لێبڕیون پارەی پێشمەرگەکان بەناوی پێشمەرگەوە دیارە لە ئەمریکا وەرەگرن بۆیە ئەمان بەشێکن لەو پرۆسەی تۆ هەر بش بینە تەمەشاکە حتا یعنی مەسەلەن ئەمریکا زۆر هەوڵی داوە بە حساب بەتایبەتی لە ساڵی ئەخیرا وریاوە بە حساب دەسی میلیشیاکان تەواوی عێراق کورد بکاتەوە
حکومت بە جۆرە تەمەرکۆز بێ کە هەم بەرژەوەندی ئەویش و هەم بەرژەوەندی مشتری یعنی تەنها بە خواستی ئێران نەبێ خۆیان وتەنی سوپایەکی ببێ و حتا هەوڵی زۆردا بینیمان هەوڵی زۆر داوەتە ئێساش سەرکەوتوو نەبووە لەوایە کە هێزی پێشمەرگە بکا بە یەک و وەها بەحسای بیکاتێ هێزێکی خۆیان وتەنی نیشتیمانی و بە هەر حاڵ سوپای کوردستان و ئەمانە هەمووی بۆ ئەوەی بووە کە ئەم پێگەی خۆی بپارێزێ ویشێتی و پارتیشی بۆ بەکارهێناوە حکومەت جیە حکومەت هەرێمی کوردستان خۆ دەستگایەکی مەدەنی و بۆ بەڕێوەبردننی بوارەکانی ژیانی خەڵک نییە چی بواری ژیانی خەڵکیشە بەم حکومەتە بە بۆنێ حکومەت و تێک چووە بڕۆنە قوتابخانە نەخەسخانە نە جادۆبان نە خزمەتگوزاری خۆی چی لە جێ خۆیان نییە نازانم ئەوان خۆیان مقارنە بکەن بە وڵاتێکی لەباری تەکنۆلۆژیاوینەوە دواکەوتی بڵام وڵات کوردستان لەمانە پێشکەوتوترە بەڵام خەڵک بە ژیانی خۆی ئازانێ خۆ وەختێک ئەوان ئەم دەستگایانی و ئەم دەسەڵاتەنی دوو هێزی میلیشیان بە دیارم بەژەوەندیانەوە هەر لە سەرەتاوە هێنداونەتە کوردستانەوە ئیتر تەمان لێرەش ئەو ڕۆڵەیان پێگیرێ یعنی دەخالەتی چی بکەن بە ئەمریکا بڵێن دوورە ماویژە بابەوە لە ماوەی 3-4 ڕۆژی پێشووە لە زاری گەورە بەرپرسانیانەوە بە تایبەتی حتا تەرەفی پارتی تەرەفی یەکێتی معلومە کەوانە بە ئاشکراو لە 91 کۆپاڵیاندا بە ئێرانەوە بەڵام لە تەرەفی پارتیش ئێمە ئاشتی خوازین و بەژەوەندی ئێرانمانەوە ڕێگە نادین لای ئێمەوە هیچ شتێک لە دژی بەژەوەندی نیشتیمانی و ئەمنی قەومی ئێرانی بگرێ ئەمانە چینە ڕێدوانیانە ڕێدوانیانە ئەسڵان لەباری سیاسی و ڕیاکاریە بۆ ئێران کە بە هەر حاڵ بە بەشێک لەوەمان مەزانن چونکە مەسەلەی مەترسی ئەوەی کە ئەگەر بە فەرز با بڵێن وەریگرین لە توانای ئەوانە بێ ئەمریکا بکرێتە دەرەوە وەکو خۆیان جۆرێکی دعایەکەن بە تایبەت لە یادی سوپای عێراقا لە زاری عامریەوە سەرزارێکی لە زمانی سوودانی و تراکەیمە پێویستمان بەبوونی هێزی ئەمریکینی لە عێراق و ئەوانەیە ئەگەرەوە ببێ ئێ باشی کوردستان چی لێ خۆیەکی لە پێگە و بنکە سەرێکیەکانی ئەمریکا لە هەولێر و هەریر و ئەوانەیە یعنی بەڕاستی چی لێیە یا بێ ئەمەش بە شێوەیەک لە فشار بۆهێنان و نیمچە جەنگی بکرێتە دەرەوە ڕۆڵ و نەخشیەکێتی و پارتی لەم بینیان چیە بێ و بەڕاستی وەش نەکبەتیەکی زیاترەوێ بۆ سەر خەڵکی کوردستان ئەو کاتە نەتەنها ئەمنیەت و ئاسایش ئەکەوێتە ژێر مەترسیەوە تەنانەت ئەم چکە و چۆڕەیە لە موچە و ئەوانەوە لە بەغاوی هێن و یعنی ژیان بژی خەڵکیش لەباری ئابووری و لەباری پشەی کۆمەڵاتی ئەوەی تر زیادە کێشەکانی خەڵک وەرحەڵەوە بۆ خۆی کرێ باسێکی تر بێ بۆی ئەوان جێگەوڕێکەکەیان ئەوەیە ئەوان پەیوەندیان بەوە نیە ئەمنیەت و ئاسایشی خەڵک پارێزن بۆ خۆیان بەشێکن لە ئەنا ئامنکردن و تێکدانی ئاسایش و ژیانی خەڵکی لە پەیوەند بەم درۆنانەشەوە بەغێری ئەو ڕاگەیانیان کە تۆ سەیری کرد لە زۆنی کیان درۆن قەسفەکە حتا خەڵک کوژێیان نایەتە ناو جەرگەی شارەکانەوە لاکەی تر دەنگی لێ نایە ئەو لا دەنگی لێ بەرز دەبێتەوە بە پێچەوانەوە ئەم لای تریان لە وڵاتێکی ترەوە کە پشتی بە لاگەی ترەوە داوە درۆنەرێ ئەنجا ئەم هاوەری لێ بەرز دێتەوە ئەو لانەیکە یعنی ئەمانە معلومە یعنی یاریەکی خێزەونی سیاسیە کە ئەوانە لە ساڵی 1992 کردویانەوە لەم پێناوەیە بەرژەوەندی خۆیان لە پێشەوە بۆ ژیانی خەڵکیان کردوتە قوربانی بەداخەوە خەڵکیش قوربانی زۆر زۆری دا چ بە لە دەستدانی جگەرگۆشەکانی بێت چ بە وێرانکردنی هەندێک ناوچەی بە تایبەت سنووری بێ و چ بە تێکچوونی ژیانیان بێ کە خۆی بینی نەسا خەڵک چ جۆرە ژیانێکی لەژێر سای دەسەڵاتی ئەوانە بە معنایە ئەوانە پەیوەندیان بە ئاسایشی خەڵکەوە بە پێچەوانەوە بەشێکن لە نائاسایشکردنی ژیانی خەڵک ئەم هێرزانێکی ئێستا کەوتونەتە بەرامبەر یەک و ئەوانەی درۆن ئاراستەی هێزەکانی ئەمریکا دەکەن و هەروەها وتە بێژە ڕسمیەکان لەلایەن هێزە ئەمریکیەکانەوە هۆشداری بە یەک ئەدەن باز لە مەترسی گەورە تر دەکەن هەتاوەکو ئەوەی کە ناڕاستە و خۆش ئاماژە پێدرێت تەنانەت جەنگ ڕوو بدات ئەم هەڕەشەوەنەی کە لە یەکتری دەکرێت چەندێک ئەکرێ بە جددی وەرگیرێت و لە مەترسنی حاڵەدا ئەکرێ بەکوێ بگات ئەزانی ئەم مەسلەیە ئێستا ئەوەی کە ئەوان لەفزی شتێک بڵێن یان نەیڵێن شەر نییە دەقاودەق ئەو قسەیە پراوپڕ و لە سەدا سەد واوەربیرێت چونکە پەیوەندی بە توانایی و ئیمکانیەتی سەربازی هەر لایەکەوە هێکە قسەیەکە بەڵام هەلومەرجی جەنگیە هەلومەرجی میلیتاریزەییە ئێمە لە کاتی سەر هەڵدانی شەڕی ئۆکرانیا وتمانیەکێ لەو شتانی جیاواز لە زۆر هێز و لایەنی جیهانی لێکدانەوەی ئێمەوە بوو کە ئەمە جەنگی قوتبە
زلهێزە چەند سەر زلهێزەکانی دنیاە و بۆ بەژەوندیەکانی خۆیان و بۆ دابەشکردنی دنیا بەسەر خۆیان ئەم کاراکەن ئەمە ڕەتی بەوە نییە کە فڵانەوە وڵاتە بێتە زووی ناتۆ یا چیوانە بەڵام وتمان هیچێک لە بەجیالەوەی خەڵکی مەدەنی لە ئوکرانیا زۆر پێوە بێت تەوانزرە لە خەڵکی مەدەنی رووسیاکەوێ بە دەرەجاتێکی کەمتر بەڵام یەک شت کە لە نێو ئەمەیە وەکو دەرهاویشتەیەکی زۆر گەورەیە کێبەرکەی سەربازی و میلیتاریزەکردنە لە ئاسی جیهانیەوە بینیمان ئەو هێرشەی کە حەماس کردیە سەر ئیسرائیل بوو بە فرسەتی زێڕین بۆ ئیسرائیل بۆی ئەو هەموو بەربەریەت و نائینسانیەتە کە ئیتر لە وەسفکردن نایە بەڕاستی شانی داوە لە یعنی زیاتر لە نازیزم بە بەشەریەتی کردووە طبعاً ئەم فەزای میلیتاریزمە ئەم فەزای پڕیشک هاویشتنی جەنگ بە شێوازی بچووک و لێرە و لێەوەی کردوێتە ئەمریکی واقعی دنیای ئەمڕۆ بەداخەوە بۆیە بینیت وەختێک ئیسرائیل دەڕەنداناکەوێتە خەڵک بەڵام لەولاشەوە دەستێک لە حیزبوڵڵاوە شێنێ لەم لاشەوە بە هەر حاڵ ئەوێت شتێک بکات لە دژی بەژەوندیەکانی ئێران و ئەوانە لە ڕێگەی ئەو یازانێک کە سەر بەون سەر ئەنجام میلیتاریزە بووە یعنی ئەسا ئەم ناوچەی بڵین شەرقی ئەوسەط و بە تایبەتی لە دوای ئەم جەنگەی لە غەزە و بەرپا بووە میلیتاریزمی تیا بەهێزتر بووە طبعاً شوێنێک کە چەکی تیابێ فەزای جەنگی تیابێ بەژەوندی جیاواز و دژبەیەکی تیابە کە بە جەنگ یەکلایی بێتەوە قابلی وەیە ئەمە لە هەر شوێنەکە ئەم پڕیشکە بیگرێتەوە یعنی بە دوور نازانێت لە ئاسمانی کوردستان و عێراقا شتی لەم بابەتە زۆر زیاتر ڕۆبە طبعاً کە ڕووەدا خۆ سەرنجام هەر نانرێ بە بنکەی سەربازی یەکترەوە خەڵکی مەدەنی پێوە بێت لانی کەم دڵە ڕاوکێ و ترسێکی زۆر گەورە لە بەرامبەریە بەرپا بێت بۆیە بەڵێ مەترسیە هەرو هەلومەرجێکی ئێستا لە فەلەستین و میسر و بیگرە لە لوبنان و بیگرە تا ئەوە بەرەو خوار و تاکو یەمەن و لێرەش و طبعاً عێراق و ئەوانەوە بیگرە و خودی ئێران کە خۆی لەسەر لایەکی ئەم مەسەلەیە کارەکە لە نێو ئەم مەترسیایە بۆیە ئەم مەترسیە دەوری ئەوەی هەیە کە بە هەر حاڵ هەر شوێنێکەوە بێ پڕیشکی ئەم جەنگە بەداخەوە کۆمەلگاکەی بگرێتەوە بەڵام من وتم ئەوەی کە دەقاودەق بۆ نمونە ئیسرائیل دەتوانین ئێران لەسەر خەریتەی دنیا بسڕینەوە بە پێچەوانەشەوە ئێرانیش هەروە ئەڵێ ئەمە مەسەلەیەک نییە تەنها بە سەرزاریی بتوانن بیڵێن ئەگەر بیشێڵێن پێویستی بە توانای واقعی سەربازی و ئیمکانێتێکەوەیە کە چەندێک لە دنیای واقع شتیان بۆ چێتە سەر لەبەرەوە ئەگەر تەمۆحیان بێ ممکنە لە باری بەرژەوەندیەوە حەزکەن وابێ بەڵام بە هەر حاڵ وەختێک گەزانن وانە ئەوانیشە ئەکەونە لە باری سیاسی و پشیکردن بۆ یەکتر لەو کاتانێکاوە لە گەرمی درۆنان بە یەکترەوەن هەوڵی دانوستان نەدەن تەلەفۆنەکەن لەگەڵ یەکترا و قساکەن و ئۆکەی دەی باشەوەرن با لەسەر ئەمان ڕێ بکەوین ئەگەر لە یەمەن و لوبنان و فەلەستین و ئەم مەسەلانەیە ئەم جێگە و ڕێگەیە بە ئێمە بدەی یعنی ئێران واڵ ئەم جێگە و ڕێگەیان بێ بدەی و لەگەڵ حەماسا ڕێککەویت و وانە بێ بخواسی تەنها ئیسرائیل بێ باشی مەش دەست شلەکەی ئەمانیش ئەمبەرەکەی پەنجە ڕاوەشێنەڵێن واکەن بەڵام وە گوتم ئەوەی لە دنیای واقع ئەم جەنگە هەریەکە چەنی پێ ئەکرێ بە جوێری ئیمکانێتێکی ئابووری و سەربازی و ماتریالی ئینسانی و هەرچیەکە کە بە هەر حاڵ ئەمە دەستیان نەگرێتەوەی کە ئەگەر وەکو ئومێد و حەزیشیان پێی بێ نەتوانن بکەن بەڵام بەڵێ بۆ خەڵکی مەدەنی بۆ خەڵکێک کە بەژەوەندی لەگەڵ ئەوانەیە نییە بۆ خەڵکێک کە نەفرەتی لە جەنگ کردووە لە کوردستان و عێراق و بگرێت تا سەراسەری دنیا بە تایبەتی لەم قەزەی غەزەیە بۆ ئەمانە بڵێ مەسلحەت لەوەیان نییە و فەزایە ببێ مەسلحەت لەوە نییە فەزای میلیتاریزمی و بێ و کۆتایی پێبێ و فەزای جەنگی کۆتایی پێبێ کە ئەکرێەوە بابەتێکی تر بێ بە هەر حاڵ چونکەوەی چێکە لە خواستی بزوتنەوەی جیهانی لە دژی ئەم هەلومەرجە جەنگاوێ چ لە کاتی ئۆکرانیەوە چ لە غەزەیە سەری هەڵدا
لە کۆتاییدا چەند پرسیارێک بێنمە سەر شاشەکە و ئاراستەی ئێوەی بکەم. یەکێک لەوانە دەڵێت کە دانیشتنی نێوان مەسعود بەرزانی لەگەڵ کاربەدەستانی حەشدی شەعبیدا لەم هەفتەیە بووە و ئەمە چییە؟ بە مانای ملدانی مەسعود بەرزانی دێت بۆ حەشدی شەعبی و هەروەها دەوترێت کە مەسرور بەرزانی داوای لە سوودانی کردووە ئەو هێرشانە ڕابگرێت. ئایا لە توانای سوودانیدا هەیە ئەو هێرشانە ڕابگرێت؟ ئەگەرنا کێ دەتوانێت ڕای بگرێت؟ و منیش تەکمیلی و پرسیار بکەم بەوەی کە ئەم مەترسیانە چۆن کەم بکرێتەوە لەسەر دانیشتوانانی هەولێر و خەڵکی کوردستان بەگشتی. لە ڕاستیە ئەوەی کە سوودانی ئەم شتەی وتوپی ئەکرێ ئەوەی کە حتا منوتم لە قسەکانە ئامریش ئەمە شتی وتووە ئایا ئەمەیان پێکرێ یان نا؟ ئەزانی ئەم شتە لە چاو خواستی خەڵکە بۆ کۆتایی هێنان بە فەزای جەنگی، بۆ کۆتایی هێنان بە میلیتاریزم، بۆ کردنە دەرەوەی هێزی ئەمریکا و هەر هێزی میلیشیایەکی ترس شتێکی جیاوازە. تەماشاکە ئەکرێ بە پێی بەرژەوەندیە کە حەشتی شەعبی و خودی عێراق و بەرژەوەندی خۆی گرێداوەتەوە بە ئێرانەوە خواستیەوەی بەبێ، بەڵام چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا بە بۆنەی زەخت و فشاری ئێرانەوە یان حەشتی شەعبی و میلیشیاکانی ترەوە خواستی خەڵک بۆ تەمین ناکە. میلیشیا و چەند هێزێکی سەربازیە چێتە دەرەوە، هێزی سەربازی تر و میلیشیای تر جێگرێتەوە. خواستی خەڵک لە جێگەیەکی ترە. خواستی خەڵکی کوردستان و عێراقیشە هاوجوتە لەگەڵ ئەو خواستەی لە ئاستی جیهانیە هاتووەتە مەیدانەوە، لە بزوتنەوەی کرێکاران و هاتووەتە مەیدانەوە، لە کرێکارانی بەندەرەکانەوە کە پێش بەهاتنی کشتە جەنگیەکان و گواستنەوەی جەنگەگرن وەسایلی جەنگەگرن بۆ ئیسرائیل، لە کرێکارانەوە کە دێنە مەیدانەوە لە زۆربەی وڵاتە گەورەکانی جیهانەوە بەس دەیان هەزار هاتوونەتە مەیدانەوە کە ئەڵێن ئەم جەنگە ئەبێ کۆتایی پێبێکە، میلیتاریزم ئەبێ کۆتایی پێبێکە، بە هەر حاڵ ئەم ملهوریەی ئەمریکا و ئیسرائیل بێ کۆتایی پێبێەوە جەنگ نەمێنێ. بەش کوردستان خەڵکی کوردستانیش ئومێد و ئارەزوەکانی بەشێکە لەمە. یعنی ئێمە بێت لە هەوڵی ئەوە بین بزوتنەوەیەکی جەماوەری لە خوارەوەیی بۆ کۆتایی هێنان بە فەزای جەنگی و میلیتاریزم و کردنە دەرەوەی هێزەکانی ئەمریکا هاوکاتی کردنە دەرەوەی هێزی ئێرانی و دەخاڵەتگەریەکانی و میلیشیاکانی سەر بەوا بێ. کۆتایی هێنان بێ بەدەسەڵاتی میلیشیایی خۆ لە عێراقا ڕاستە لە ئاستانەی سەقامگیری دەوڵەت و حکوومەت و ئەوانەیە هەیە، بەڵام هێزەکان میلیشیایین و هەریەکان هێزی میلیشیایی خۆی هەیە و ئێمە ئەبێ بەڕاستی سەر بنین بەوە کە بزوتنەوەیکی جەماوەری بێتە مەیدانەوە، هەم خواستی چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا و میلیتاریزمی ئەوان بێنێتە مەیدانەوە بەرزی بکاتەوە. ئەمەش بزوتنەوەیکی ترە، بزوتنەوەیکە جیاوازە لەو خواستانەی عامریەک بەرزی بکاتەوە، سوودانیەک بەرزی بکاتەوە، یان هەر هێزی هەر کەسێکی تری خاوەنی هێزی میلیشیایی بەرزی بکاتەوە. ئەم هێزە طبعا نەتوانێت کۆتایی بە میلیتاریزمی ئەمریکاییش لەلایەکەوە بێنێ و طبعا میلیشیای ناوخۆی عێراقیش دەست کۆتا بکە لەوەیە کە ئەمەنە ئیتر ئەوانە یاری بە چارەنووس و ئەمنیەت و ئاسایشی خەڵکی دەکەن. جەمال محسین زۆر سوپاسکە لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوە و ماندوو. ئازیزان وچالێکی بچووک و پاشان هاوکارم سەبارەت بە قوربانیانی شوێنی کار و ئامارەکانی ساڵی ڕابردوو بەرنامەیەکتان پێشکەش دەکات. لەگەڵمان بێنەوە. بینەرانی ئازیزی پێشنگ تیڤ ئەم کاتتان شاد. من نازنین ساڵح خۆشحاڵم بە دیداری ئێوە شادە بمەوە لە ساڵێکی نوێدا. ساڵی تازەتان پیرۆز بێت و بۆ هیوایی ساڵێکی ئاسوودە و ئارام بۆ هەمولایەک. بڵاوکراوی دەنگی کرێکار ئاماری قوربانیانی شوێنی کاری ساڵی ڕابردووی بڵاو کردوێتەوە و تێیدا هاتووە کە 73 کرێکار لە کاتی کارکردندا گیانیان لەدەستداوە لە هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان. بۆ گفتوگۆی زیاتری ئەم بابەتە بە پێویستمانزانی چاوپێکەوتنێک لەگەڵ شاباز مەحموود لە ستافی بڵاوکراوی دەنگی کرێکار ساس بکەین. سلااوت لێبێ هاوڕێ شاباز، ساڵی تازەت پیرۆز بێت. زۆر سپاس کە توانیت ئەمڕۆ لەگەڵمان بیت لە بەرنامەکانی پێشنگ تیڤ.
ساڵی تازە لە ئێوە ستافی پێشەنگی پیرۆز خواز بن دەرفەتەکە ڕێگاتانە لێرەوانێ لەسەر قوربانیانی شوێنی کار و ڕاگەاندنی ئاماری ساڵانە بتوانین چاوپێکەوتنێکی کورت بکەین. بەڵێ سپاس بۆ تۆش. ئەم ئامارە مەترسیدارە ئاماژە بە چ دۆخێکی کارکردن نەکات لە کوردستان؟ هۆکار چییە کە ئەم ڕێژە گەورەیە هەیە؟ بەداخەوە ساڵ بە ساڵ ئامارەکانی قوربانیانی شوێنی کار و دۆخی خەتەرناکی شوێنی کار زیاترە بێت. بەداخەوە لە کوردستان تاکو ئێستا حکوومەت و لایەنی بەرپرس لە مەسەلەی سەلامەتی کرێکاران خۆیان ناکەن بە خاوەنی قەزەی ئەوەی کە لە شوێنکارەکان لە ناوەندەکانی کارە مەسەلەی سەیفتی سەلامەتی بۆ کرێکاران هەبێت. تاکو ئێستا لە کوردستان حکوومەت کارێکی ئۆتۆی نەکردووە کە کۆمپانیاکان و خاوەنکارەکان و شوێنکارەکان ناچار کرێن بەوەی کە پێویستیەکانی خۆپارێزی بۆ کرێکاران دابینکەن و لە ڕێی یاساوە سزای ئەو کۆمپانیا و خاوەنکارانە بن کە لە ناوەندەکانی کارکردنیان و لە شوێنی کارکردنیان ئەم پێویستیانە بۆ کرێکاران دەستەبەر ناکەن. بەداخەوە بۆیە ساڵ بە ساڵەگە دیقەت بەی ئامارەکان ساڵی 2023 کە 73 کرێکار گیانی لە دەستداوە لە چاو ساڵی 2022 بەرەو هەڵکشانەتێت. ئەگەر بەم شێوەی ئێستا بڕوات و حکوومەتی هەرێم جۆرێک لە جۆرەکان چاودێریکی چڕ نەخاتە سەر کۆمپانیاکان ناوەندەکانی کارکردن ئەو شوێنانی شوێنی کارکردنی کرێکاران بۆ ئەوەی کە کۆمپانیاکان متەزەم کرێن بە دابینکردنی پێویستیەکانی سەلامەتی و خۆپارێزی بۆ کرێکاران وە و هەر ئاوە بە ئاسانی تێنەپەڕێکە لە شوێنێکدا کە ڕووداوێک ڕۆیات کۆمپانیاکان لێپرسینەوەیەکیان لێ نەکرێ بەداخەوە دڵنیا بن کە ئەم قوربانیانە زیاتر بەرەوە هەڵکشانەچێت. تاکو ئێستا حکومەت خۆی بیانی چاودێریکی ئۆتۆی نییە و لێپرسینەوەیکی ئۆتۆی نییە لە کۆمپانیاکان بۆیە مامارە بەرەوە هەڵکشانەچێت. بەڵێ لە ئایندەدا دیارە تۆ لە قسەکانت باست کرد کە هیچ پرۆژێکیان نییە، بەڵام ئایا لە ئایندەدا لایەنی پەیوەندیدار و دەسەڵاتداران لە کوردستان هیچ پرۆژێکیان هەیە بۆ وەڵامدانەوە بەم کێشەیە؟ حتممەوان ئیدعایەوەیانەیە کە لە ڕێی وەزارەتەکانیانەوە ئیدعایەوەکەن کە بوونی چەند لیژنەیەکیانەیە بە مەسەلەی سەیفتی و سەلامەتی و خۆپارێزی کرێکاران و ئەڵێ ئەوان ئەڵێن ئامار ڕاگەێنن بۆ نمونام ساڵ لە کۆتایی ساڵە ئاماریان ڕاگەیاندووە کە نزیکەی 900 ڕۆژەمان لە ساڵەکە بەسەر کردوێتەوە، بەڵام بەسەرکردنەوەکەی ئەوان زیاتر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە ئیدعای ئەمە ئاکا کە ئەم لیژنانەی هەیە و ئەگەڕێت، بەڵام لیژنەکانی ئەوان ناپرسنەوە لە مەسەلەی سەیفتی و سەلامەتی کرێکاران و مەسەلەی پێداویستەکانی خۆپارێزی کرێکاران. تەنها ئەوان کە خاڵێک بە دوواداچوونی بۆکەن مەسەلەی دەستەبەری کۆمەڵایەتیە. لە پارێزگای وەکو پارێزگای سلێمانی تەنها یەک لیژنەکە لە چوارچەوەی لیژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی هەیە و سندیکای کرێکاران ئەندامی هەیە چەند لایەنێکی مختەڵ لەو مەجالەیە ئەندامیان لەو لیژنەیەدا. ئەمانە جاروبار لێ پێچینەوە لە هەندێک کۆمپانیا و لە هەندێک خاوەنکارەکەن بۆ مەسەلەی سەیفتی سەلامەتی، بەڵام شارێکی ئاوا گەورە کە ئەم هەموو پرۆژەی تیاکرێت کە ئەم هەموو مەشروع و کارکردنەی تایە ناتوانێت لیژنەیەک دوو لیژنە و سێ لیژنە ناتوانێت تەختی شارێکی ئاوا گەورە ئەم هەموو پرۆژە و ناوچە پیشە سازی گەورانە ئەم هەموو کارگە و ئەم مەشروعانی بە تایبەتی مەسەلەی بیناسازی و یەکەی نیشتەجێبوونەکان، یعنی ئەگەر لە سلێمانی دیقەت بین نزیکەی 40 پرۆژەی گەورەی ئاوا لە کارە کە هەریەکی 500,000 کرێکارکاری پیاکەن، ئەم لیژنانە ناتوانن تەختی ئەمە بکەن. بۆ ئەگەر حکوومەتی هەرێم خۆی ئیدعای ئەوەکە کە بە دوواداچوونەکەن، بەڵام بە دوواداچوونەکانیان تەنانەت تاکوێسە نیانتوانی و لە 105 پرۆژە و شوێنەکانی کارکردن ملزەمکەن بەوەی کە مەسەلەی پێویستی سەلامەتی بۆ کرێکاران دابین کرێت. بەڵێ باشە هاوڕێ شاباز، چارەسەر چییە یا بەمانایەتتر کرێکاران پێویستە خۆیان چی بکەن بۆ ئەوەی سەلامەتی شوێنی کار بۆ خۆیان دابین بکەن؟ حتمما چارەسەرەوەی بێ حکوومەتی هەرێمی کوردستان وە کرێکاران
ئەبێ خۆیان بە جۆرە لە جۆرەکان خۆیان گوشار و فشار دروستکەن و خۆیان لە دەوری یەک کۆبنەوە خۆیان ڕێکخراوکەن لە هەر شێوازێکی کە بۆیان نەگونجێ دەستە کۆڵ گروپ کۆمەڵە دروستکردن بۆی فشار دروستکەن لەسەر دەوڵەت لایەنی بەرپەرز بۆەوەی کە مەردەکانی سەلامەتی چەپێنن بەسەر کۆمپانیەکان و حکوومەتیش جۆرێک لە جۆرەکان کەوێتە ژێر گوشارێک بۆ هەسکا کە کرێکاران دەنگیان هەڵبڕیەوە لە بەرامبەر نەبوونی چۆنەڵی ژینگەیەکی ئارام بۆ کارکردن بۆیان ئەبێ کرێکاران خۆیان جوڵێک دەست پێکەن و حکوومەتیش ناچار کرێ بەوەی کە لێکۆڵینەوەکە لە کۆمپانیەکان و لە ناوەندەکانی کارکردن و کۆمپانیەکان متەزەم کرێن بە دابینکردنی پێویستیەکانی کرێکاران و کرێکارانی ژوا بە ئاسانی من نەدەن بە هەموو جۆرە ئیشکردنێکە ئەچنە شوێن کارێک و لە شوێنێک کۆمپانیاگانوێت دەست بەکارکەن ئەگەر ئەزانن مەسەلەی سەلامەتی ژیانیان دابینێ لەو شوێنە من نەدەن بەوەی کە دەست بەکار بن لەو شوێنە بێ لانی کەم ئەو شوێنە پێویستیەکانی خۆپارێزی دابین کرد بێ ڕێڕەوەکانی سەلامەتی دەستنیشان کرابێ و تیمی تایبەتی سەیفتی هەبێ کرێکاران لەناو پرۆژەکان کرێکاران ڕۆژانە دەوراتی تایبەتیان نەبێ و مەسەلەی وشیاریان پێ بدرێ لەسەر مەسەلەی خۆپارێزی سەلامەتی و لەسەر خەتەرناکی شوێنی دیاریکراوی خەتەرناک و لەسەر ئەو ڕووداوانەی کە ڕوێن چۆن فریاگوزاری سەرەتاییان بۆ کرێ یعنی ئەبێ ئەم شتانە بسەپێنرێ بەسەر کۆمپانیەکان هەروە بە ئاسانی کۆمپانیەکان من نادەن بەداخەوە وەک گوتم تاکوێسەر لەوەی لە 5 کۆمپانیەکان و ناوەندەکانی کارکردن ئەو پەڕی لە 5 ملتزم یعنی هینیان کردو پێویستیەکانیان دابین کردو بۆ مەسەلەی خۆپارێزیۆمانە چونکە هەز کۆمپانیەکان و پرۆژەکان هەست بە فشارێ ناکەن لەلایەن دەوڵەتەوە حکومەت بۆی گرنگ نییە ژیانی کرێکاران و سەلامەتی کرێکاران و ئەوانە بۆیە بێ کرێکارانیش خۆیان لەو شوێنە درک بەوە بکەن لە شوێنێک کە ئەچنە ناوەندێکی کار و ئەچنە کۆمپانیاک و ئەچنە ناو پرۆژێکەوە پێشۆی دەست بەکار بن مەسەلەی خۆپارێزی خۆیان لێ بدەنەوە بزانن چەندێک مەسەلەی سەلامەتی ئەوان دابینە ژیانیان لە خەتەران نییە و ئەگەری ڕوودا و لەو شوێنە نییە وا بە ئاسانی یعنی نەچنە شوێنێکە دڵنیا بن لەوەی کە ئەگەری ڕووداوی زۆرتیا هەیە. زۆر سپاس هاوڕێ شاباز دووبارە سپاس کە توانیت لەگەڵمان بیت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤی زۆر سپاس. سپاس بۆ ئێوەش سپاس بۆم داکەتتان. بینەرانی ئازیز و خۆشەویستی پێشەنگ تیڤی لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەکانی ئەم شەومان کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و شەوێکی شاد.